ئەمڕۆ ئێمە وەکو ڕێزگرتنێک بۆ چینی کرێکار کە خۆشمان هەر کرێکارین ئەم جلوبەرگانەمان پۆشیە زۆر کاتداری ئەم جلوبەرگانە ئەبینین لە بەری کرێکارانە بە تایبەت ئەو کرێکارانی کە لە بیناو باڵەخانەکانە لە شوێنی کارە ڕاستە ڕێزێک زیاتر بۆ بەدڵنیاییەوەکارەماندوونە ناسەکانم ڕۆژاکەمان پۆش ڕاستە لەبەرەوەی ئەمڕۆ یەکی ئایرە یەکی پێنج واتە ڕۆژی گیانی کرێکارانە یەکی ئاری هەموو ساڵێک لە سەرانسەری گیانە ئاری بە ڕۆژی گیانی کرێکاران دانراوە بۆیە هەر لێرەوە پیرۆزبایی ئەم ڕۆژە لە سەرجەم کرێکاران و ڕەنجدەرانەکەین لە هەر شوێنێکی ئەم دنیایان بەڵام ئاری ئەوەی جێداخە زۆر کات ئێمە کە باز لە کرێکارەکەین بەتەنها ئەوانە بە کرێکارە بینین کە لەسەر بینا و باڵەخانەکانن یاخود ئەوانی کە میکانێکی ئۆتۆمبیل و ئەو بابەتانە بکەین بە پرسیار باشە هەر لە هەر شوێنێکی کارێک کار بکەی پێم وابێت بە پێی ئەو بڕام و شەو ڕۆژانەی کە وەریەگری تۆ هەر کرێکاریت جا دوای بە شێوازێکی دروستتر ئەم وەڵامەمان چنگەکەوێت بەڵام ئەم ڕۆژە لە جیهاندا لە بەشێکی زۆر لە وڵاتان کراوە بە پشوو وەکو ڕۆژێک بۆ پشووی کرێکار داهێنرا بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان هەندێک کرێکار هەیە لەم ڕۆژەدا ئەگەر بێت و ڕۆژانەکەی دەست نەکەوێت ڕەنگە نەتوانێت ژیانی نزیکەی 130 وڵاتی گیان هەیە ئاری لەم ڕۆژەیە پشوی فەرمیان ڕاگەیانەوە بەڵام وەکو تو باسی لێەوە کە ڕەنگە لەم ڕۆژەیە ئەوانەی کە فەرمانبەرن لە دام و دەستگا حکومەکان بە تایبەت من باسی عێراق و هەرێمی کوردستان و بابەتان ناکەم ئەوان لە ماڵەوە بم پشوو بێت بۆ ئەوان بەڵام ئەو چینەی کە زۆر مادوون کە ڕەنجدەرن ئەوانەی کە لەسەر بینا و باڵەخانەکانن ئەوان بۆ دابینکردنی بژێوی ژیانی خۆیان ئەوان لەم ڕۆژەیە لەسەر کارن حەقا ئەو شوێنانی کە شوێنی کارن خاوەن کارەکانیان ڕۆژانی ئەمڕۆیان بۆ سەرف کرد ئەو کاتە تۆ بڵێ جەژنی کرێکاران بە تایبەتی من باسم لەوە کردوتم ئەوانی کە کارەکانیان قورسە بینا و باڵەخانە و میکانیکی ئۆتۆمبیلەوانی کە لە نێو دامەزراوەیەک و کۆمپانیایەک لە کەرتی تایبەتدا کار دەکەن چکە گەرتی گشتێکە ئەمڕۆگەر پشوشە موچەکەی ڕێچێت بەڵام زیاتر قسەکەمان لەسەرەوەیە و کرێکارانەی کە ڕۆژانە کار دەکەن و بۆ قوتی ژیانیان ماڵ و مناڵیان پێویستیان بۆ ڕۆژانەیە ئەمڕۆ بۆ پشوو بۆوان ڕەنگە کەلێنێکیان بۆ دروستکە دەبەرەوە وەکو پێشتری ژامەژەمان بکرێمانە جلی ڕێزن جلی شەرەفن لە بەرمان کردووە و تەنانەت بەڵام ئەدمان نییە بگەین بە هەندێک لەو کرێکارانی کە ڕۆژانە ئەگەر ئەوان نەبن ژیان بەردەوامی نابێت ئەگەر ئەوان نەبن بە هیچ جۆرێک ناتوانین ئەو پێشکەوتنانی کە لە کۆمەلگایە هەیە زیاتر بەرەو پێش زۆر ڕاستە دەست خۆش بە ئاریکاتە لەسەر ڕۆژی گیانی کرێکاران ئەمڕۆ بە چڕوپڕی لەسەر ئەم بابەتە گفتوگۆکەین میوانێکی زۆر عزیز لە لامانە زانیاری زیاتر لە زۆر بەڕێز فاروق محەممەد وەرەگرین کە بەڕێزیان ئەندامی لەقی سندیکای کرێکارانی کوردستانن کاک فاروق سڵاو لەبێ ئەم کاتۆ باش بێ ڕۆژەشتان لەکەین بەڕێستان پێمتان چییە لە ئەمڕۆیە کە ڕۆژی گیانی کرێکارانە پێشەشێمێ پیرۆزبایی ئەم ڕۆژە لە کرێکارانی کورد و کرێکارانی هەموو جیان بکەم بە بۆنی یەکی ئایرەوە کە ڕۆژێکی تایبەتە بە خەباتێکی خوێناوی ئەم ڕۆژە بۆ بە ڕۆژی جیهانی بۆ کرێکاران کەوا لە سەراسەری جیهانە ئەم ڕۆژە یاد دەکرێتەوانێ کاتی خۆی کرێکاران خەباتیان کردوتەیە کۆشاون لە پێناوی کەمکردنەوەی کارکردنی سەعاتی کار پشوو ڕۆژانە کە ئیسا لە ئەوروپا 2 ڕۆژ پشوو هەیە 7 سەعات کار هەیە ئەمە هەمووی بە خەبات هاتووە کە پێشتر 16 سەعات و 18 سەعات و 10 سەعات کارکردن هەبووە ئەمانە خوێنیان ناوە تا ئەمڕۆ ئەو دەستکەوتیان بەدەستێناوە ئەمڕۆژ ئەم دەستکەوتە یادەوەریەکە بۆ جاها لەسەر ئەم بابەتە راپۆرتێک ئامادەی پێکەوەچین بینە دەبین لەسەر ڕۆژی گیانی کرێکاران و مێژووی ڕۆژەکە و کۆمەڵێک زانیاری هاوشانی زانیاریەکانی جەنابەتی تێتایە دێنەوە کۆمەڵە پرسیاری زۆر تایبەتوان لەسەرەوەی بەچی ئەڵەن کرێکار ئەم ساعاتەکانی کارکردنی کرێکار و کۆمەڵێک پرسیارمان هەیە لەسەر کارۆ با راپۆرتەکە بینێ سەر مێژووی ڕۆژی گیانی کرێکاران و ئەگەڕێنەوە لاچە
بۆ یەکەمین جار لە ساڵی 1856 بەردساز و کرێکارانی بیناسازی لە شاری مێلبۆرن لە ئوسترالیا مانیان گرت و داوایان کرد کە کاتەکانی کارکردنی چڕیان کەم بکرێتەوە بۆ 8 کاتژمێر لە ڕۆژێکدا. کرێکاران لە 21 نیسانی 1856 لە زانکۆی مێلبۆرنەوە بەرەو پەرلەمان ڕێپەیوانیان کرد بۆ ئەوەی داواکاریەکانیان دەرببڕن. دوا بە دوای ئوسترالیاش کرێکارانی ئەمریکا داوای کەمکردنەوەی کاتەکانی کارکردنیان کرد لە خاوەن کارەکان لە ساڵی 1884دا. ئەو خەباتەی کە لە ئەمریکا دەستی پێکرد بۆ کەمکردنەوەی ڕۆژی کارکردنی ڕۆژانە لە 12 کاتژمێرەوە بۆ 8 کاتژمێر بە مانگرتنی جەماوەری لە ساڵی 1886دا بەربڵاو بوو و ڕەخەندێکی جیهانی بەدەستهێنا. لە کۆنگرەی پاریسی ڕێکخراوی نێودەوڵەتی برایەتی کرێکاران لە ساڵی 1889 بڕیاردرا کە ڕۆژێک لە ساڵدا بە پشووی هاوبەش بۆ کرێکاران بە مەبەستی هاودەنگی ڕابگەیەنرێت. لەسەر پێشنیاری سندیکاکانی ئەمریکا ئەو ڕۆژە بە 1 ئایار دەستنیشان کرا. لەو بەروارە بەدواوە یەکەمی ئایار لە سەرانسەری جیهان بە ناوەکانی وەک ڕۆژی کرێکاران و 1 ئایار دەستی پێکرد و بەرزڕاگیرە. دەستخۆشی باوکارانمان بۆ ئامادەکردنی ئەو راپۆرتە کاک فارغۆک و لە راپۆرتەکە بینیمان و گوێبیستی بووین زانیمان کە ڕۆژی گیانی کرێکاران مێژوەکەی چۆنە و لە چیەوە هاتووە. جامێ لەگەڵ بەڕێستا ئەو پرسم پێمان بڵێ بەکی ئەو ترێ کرێکار بەتەنها ئەو کەسانە کرێکارن کە ئێمە خۆمان وایە بینین کە لە بینا و باڵەخانەکان و هەندێک کاروباری ترایکەن ئەمانە کرێکارن یاخود بەکی تر ئەو ترێ کرێکاری سپاس. بەنسبەت ئەوەی چێ کرێکارە کرێکار تعریفەکەی بۆ شێوەیە هەچ کەسێک کارێ بکە کارێک مەقابلی دەستکەوتێت پارە مەسەرەن ڕۆژانە بێ یاخود بە سەعات بێ یاخود بە کۆنتەرات بێ ئەوە هەر کاری کرێکاریە. جا ئەو کارە چێ بە هێزی بازوو بێ یاخود بە بیر ئیلاکی مێشک بێ مەسەر وەکو ئەوانەی لەسەر کۆمپیوتەر و لەسەر ئیشی کاری تەکنۆلۆژیای سەرمێز و کورسی ئەەکەن هێزی بازوو بەکار نایانن هێزی بیر و مێشکان بەکارێنن مەرجێت تەنها جەستە بێ بەڵێ بەجەستە ماندووبی ئەو هەیە بەسەرت بەجەستە مانووە بێ بە بازوو ئیژەکە ئەوە هەمووی کرێکارە مقابلی ڕۆژانەیەک مقابلی ئەوە ئەمانە بە تایبەتی دەکەرتی تایبەتان یعنی جیاوازی کەرتی تایبەت و کەرتی گشتی ئەوەیە فەرمانبەرێک لە کەرتی گشتی فەرمانبەرە ڕۆژی 5 ساعت کارەکە خانەنشینی لێبرێ کەرتی تایبەتیش کرێکار هەمان شێوەیە 7 ساعت کارەکە ئەبێ خانەنشینیشی بۆ دابین بکرێت. خانەنشینەکەی لە ڕێی چێوەیە لە ڕێی دەستەبەری کۆمەڵایەتیەوە. دوای چەندێک خانەنشینی بۆ دابینەکە بەنسبەت پیاوانەوانەیە گەنج کوڕانەوە 30 ساڵە بەنسبەت خانمانەوە 25 ساڵە. ئەم ساڵە خزمەتێوریە یعنی بێ پشگیری کۆمپانیاکەی هەبێ شوێنی کاری تاکە پشگیری خاوەنکاری هەبێ یان چی؟ ئەو ناوەی تەسجیل دەبێت تۆما دەبێت لە بەڕێوەبەرایەتی دەستەبەری کۆمەڵایەتی کەس وەزارەتێکە لەو ڕۆژەوە کە دەست بەکارە بێت لە شوێنی کارەکەیە کە تەسجیل دەکرێ ناونووس دەکرێ بانگانە ئەو زەمانە ئەیە یاخۆ دەستەبەرە ئەیە کە بریتە لە ساحەبەی موچەکەی ساحەبەی موچەکەی ینی موچەکە و ئەگەر 100 دینار بێ و حەبە دینار ئەی بە دەستەبەری کۆمەڵایەتی زۆر فارغ بۆ هەندێک لەو کرێکارانی کە ڕەنگە ڕۆژانە ژیانیان لەسەر ئەو بڕەپارەی بێکە وەریەگرن کرێکارەکە لە سا حەبە نایەت لە سا 12 خاوەنکارەیە لە سا 5 کرێکارەیە. باشە ئەمە بۆ کەرتی تایبەت ئەمە باست لێوە کرد ستا بۆ بە مەرجەکەم و کەرتێکی تایبەت بتوانن
کارمەندەکانیان فەرمانبەرەکانیان خانەنشین بکرێن لە دوجارە بۆچی هەتاوەکو ئێستا زۆر شوێن هەیە بابەتی خانەنشینی لە کەرتی تایبەتاربوونی نییە کاک فاروق ئەزانین ئاگامانەوە هەیە ئەمە خۆی بەڕێوەبەرەتی دەستەبەری کۆمەڵایەتی یان دەستەبەری کرێکاران لیژنەی هەیە لیژنەیەکی زۆری هەیە کە ئەگەڕێ بەسن لە ئێمە لە سنووری سلێمانیا قسە بکەین بە قەزا و ناحیەکانەوانە ئەم لیژنەیە گەڕێ بە شوێنکارەکان کەرتی تایبەت کۆمپانیاکان کارگەکان گەورە بێ یا بچوو بێ لە چایخانەیەکەوە لە گەسپرۆشێکەوە لە یعنی تر ئەوەی کردوو کرێکارێکی تایژەکە شمولیەکە هەتا ئەو کارگەیی کە وەکو بایۆنێت ئەوەی هی دەرمانە پایۆنەر کە هەزار کرێکار تەزیر کراوە یعنی ئەوە زەمان کراوە لە کرێکارێک و شمولیەکە تا شوێنێکی ئاوا گەورە ئەوانەی کە لەسەر شەقام کارەکەن بۆ نمونە ئەستا تۆ بە زۆرێک لە شەقامەکان بڕوانگە کرێکارێ ڕەنگە هەر نەزانێت دایرەی زەمان کوێیە وایە ئێوە چیتان کردو مەسەڵەن خۆی کە ئەم دەسەبەری کۆمەڵایەتیە خۆی لە خۆڕێەوە ناتەوە بە پێی یاسا کراوە لە ساڵی 1970ەوە ئەم یاسایە هەیە ساڵی 1970ەوە حکوومەتی عێراقی ئەم یاسای دەستەبەری کۆمەڵایەتی جێبەجێ کردووە هەتا ئەو کاتێک کە ئەو ڕژێمە یەک لە دوایەکانی عێراق هەموو کاریان پێکردووە تاکو و ئاخیری کۆتایی ڕژێمی بڵین بەعس دوای ئەوەی کە حکوومەتی ئێتلافی فیدراڵی دروست بوو لە عێراقا هەستان یعنی هەموارکردنەوەی ئەو یاسایە کراوە بەڵام دەستکاری دەستەبەری کۆمەڵایەتی نەکراوە هەرچی یاسای کار هەیە زۆری مادەکان و بەندەکانی هەموار کراوە بەڵام دەستەبەری کۆمەڵایەتی هەموار نەکراوە هەروەکو خۆیەتی ئەجا بەنسبەت ئەو کرێکارانی کە جەناب وتی لەسەر جادەن سای مشکلێکی گەورەمان هەیە لە ڕووی یاساییەوە ئەو کرێکارانە ڕەبلعەمەلیان نییە ینی خاوەنکاریان نییە خۆشی ناتوانێت لە ساحەبەی موچەکەی بات ینی ئەو لەوانێت 2 ڕۆژی شکا 3 ڕۆژی شکا ئەبێ مانگێک خۆی تەقدیر کا بەوەی کەوە ئێستا تهدید کراوە لە وەزارەتی کارەوە بە فەرمانی ئەنجومەنی وەزیران کە نابێ هیچ کرێکارێک موچەکەی لە 360,000 دینار کەمتر بێت یعنی ئەوە تهدیدە مانگانە بەوە بەڵێ مانگانە ئەمە تهدید کراوە ڕۆژانە بە پێی قورسی و سووسی ئیشەکەیە مەسەل تۆ کرێکارێک لە کێشخانەیەکە قابەشوە یاخود نانەوایە لەگەڵ کرێکارێک کە شۆفڵێکی گەورەی پێ یان دەبەر کوورەیەکی ئاسن توانەوەیە ئیژەکە جیاوازیان هەیە نرخی ئیشەکانیان سەبارەت بەم مافانەی کە تۆ باست لێوە کرد ڕۆڵی سندیکات چی بۆ لە هۆشیارکردنەوەی کرێکاران بۆ ئەوەی ئاشنا بن بۆ مافانەی کە هەیەە ڕەنگە کرێکار هەبێ وەکو خۆتان باستان لێوە کرد نەزانێت دایرەی زەمان لەکوێ ئەم بڕێ کە دیاری کراوە نەزانێت کە بەم شێوازە بە پێشی خۆش بێت کە لە دوجارە کە تەمەنی گەورە بوو خانەنشینیەکی بێ بۆ خۆی و ماڵ و مناڵی ئێوە ڕۆڵتان چی بۆ لەم نێوەندە ینی هین نەوین بێدەنگ نەبووین سست نەبووینەوە چەنەها کۆڕ و سیمینار و دەوراتمان کردووەتەوانە بۆ ئەو شوێنانەی کە سەقفی کرێکاریان هەیە مەسەن کە ژمارەیەکی زۆر کرێکاری هەیە حتا بە نسبە خانمانەوان ئەو ساڵۆن و ئەوانە هەموویمان کۆ کردوێتەوە هێناومان چەنەها دەورەی وشیاری دەورەی پیشەیی ئەوانەمان تێرکردن و بۆمان باس کردوون کە مافەکانی ئەوان چییە بۆی هەست بەوە بکا کە ئەوە مرۆڤێکە کرێکارە هێز و بازوی خۆی بەکارێنێ پێویستە دەستەبەری ژیانی خۆی بکات بۆ ئایندە خانەنشین بێ کە چوە تەمەنەوانێ باشە کاک فاروق ئەم مافانەی کە باسمان لێوە کرد بۆ کرێکارێکی ناوخۆ لەگەڵ کرێکارێکی بیانە هەمان مافن بەڵێ هەمان مافن کرێکاری بیانی هەمان مافی کرێکارێکی کوردستانی هەیە یا عێراقی هەیە لە پێی یاسای کار ئەویش بۆی هەیە دەستەبەری کۆمەڵایەتی بۆ بکرێ تا ئەو کاتێک کە لە کوردستانە ئیژەکە کارویستی بڕاتەوانەیە بەس ئەوان خانەنشین نابن ئەو دەستەبەرەکەی بۆکەن بەڵام کە ڕۆژتەوە چی پارەیاوە
بە دایری زەمان سا پێنجەکەی خۆی ئەیەنەوە بە سا دوانزەکەی نایەنێ سا دوانزەکەی خاوەنکارەکەیەتی سا پێنجەکەی خۆی وەرەگرێتەوانی و ئەیباتەوە لەگە خۆی باشە کاک ڤاڕۆق شتێکی بێڵن دەرماڵی مەترسی بەڵێ کرێکاران دەرماڵی مەترسی چەند ئایانگرێتەوە ینی هەندێک لەو پیشانی لە وێنەکانیشا لە ڤیددیۆکان ئایبینین هەندێک پیشەیە زۆر مەترسیدا ساڵانە بەداخەوە ببورن دەیان کرێکار لەسەر شوێنی کارجیان لە دەسەدا بریندارە بێتە خاوەن پێداویستی تایبەت ئەندامێکی جەستەی لە دەسەیە ئەمانە مافەکانن چۆن دەستە بەرەکرێت چۆن ئەپارێزرێ یعنی ئەگەر کرێکارێکی بیانیش لە شوێنێکی ئیشا ئەگەر خوا نەخواستە کەمەندام بوو ئەو کاتە چۆن مامەڵە لەگەڵم کەیسە و لەم دۆخانەیەکرێت ئەزەیکی بەنسبەت کرێکارەوانێک کە کاتێک کەم ئەندامە بێ یاسایەک هەیە بۆ ئەوە مادەیەک هەیە کەوا باز لەوە کاکە کرێکارێک کەم ئەندام و تەمان کەمەندامبوون ڕێژەی هەیە دوای دیژنەی پزیشکی ئەو باسی چی بکەین وەڵڵا ئەو ڕێژە چۆن چۆنی دیاری ئەو ڕێژەیە من دکتۆر نیم شارەزای ئەوم نییە بەس ئەوە دیژنەی پزیشکی ڕێژەی کەم ئەندامبوون دیاریەکە ئەبێ لە سا حەفتا و پێنج کەم ئەندابێ اینجا خانە نشینە بێت ئەوەی کەوا بزانن بەڵێ لا ڕێژەکاری ترکێتە خوارەوانەیە ئەگەر کەشتە سەر ئەوەی مەسەن دوو پەنجەی قەتاشتێ شوێن کارەکەی پێ گۆڕن ئەی خەنە شوێنێکی کە ئاسانکاری بۆ بکرێ بۆی بە دەستێکی بە یەک دەستیش بێ بتوانێت کارێ بکات مەسەن ئیسعلاماتێ دانرێت یاخود ئەیکەن بە حەدەسێ ئەیکەن بە ئیشێکی سوکەڵەتی ئەێنێ لەو ئیشە قورسەی کە پێشتر کە چەند ئەندامێکی جایی لەدەستداوە باشە کاک فاڕۆق هەر یەک لە ئێمە دڵنیام لەوەی کە بینەرانیش بینیوانە هەندێک کرێکار هەیە بەبێ ئەوەی هیچ کەلوپەلێکی سەلامەتی بۆ گیانی خۆی بەکاربێنێ ئەبینی کاری زۆر زەحمەتەکە کاری زۆر مەترسیدارەکات ئێوە چیتان کردووە بۆ ئەوەی کە گیانی کرێکار پارێزن لە شوێنی کارە تا چەند ئەم بابەتانە بۆ بە مەرجێک لەسەر کرێکار و لەسەر خاوەنکار بەڵێ بەداخەوە سێ ڕۆژ پێشە سا کرێکارێکی کوڕێکی گەنجی 25 ساڵ خەڵکی ڕۆژ ئاوایە شاری کۆبانی ناوی محەممەد عیسا بوو یەکێدا و باڵەخانانە کەوتە خوارەوە دوایی کرد بەداخەوە یعنی ئەوە یەکێکە لەو هۆکارانی کە جەنابێ باسیەکەیت و چەندەهاتری ینی ناوبەناو گوێبیستی ئەم چیرۆکانە بەداخەوە ڕۆژانە ئەو خەبەرانە بیسین و ئەو گەنجانە بۆ شوێتی هاچن تەمان شتێکەیە پێڵن سیفتی سەلامەتی کرێکاران پارێزگاری کرێکاران کە ئەوە مەرجە بەپێی یاسا بەپێی ڕێنمایەکان لە هەموو شوێنکارێکە ئەبێ ئەم بەدلەیە کە نمونەی جلی کارە ئەمە دەمە ئەستوتری هەیە دەمە تەنتری هەیە ڕەنگی تریشی هەیە بڵێ بەپێی شوێنەکە بەپێی نوعێتی ئیشەکە باشە بەپێی نوعێتی هەیە پێڵاو هەیە دەستکێش هەیە خۆبەستنەوە هەیە بەپێی جۆری ئیشەکەش ڕەنگەکەشە گۆڕێ ئەوە ڕەنگ لۆگۆی شوێنەکانە مەسەنی خەڵک خۆی لۆگەی اختیارەکەش ناخۆی عەلەکسەر دەم پەمبەیی و شین و زەردا ئەو ڕەنگانە هەیە بەڵێ ئەمە تەوان ئەم ڕەنگانە فۆسفۆریە بۆ بینین و لە دوورەوە دیارانی بەڵێ باسی سەلامەتیەکەمان نەکرد وتوان بەداخەوانەیە ساڵی ئەم ساڵ کەوای سا 4 مانگ سەرەتای مانگی پێنجین تا ئێستا 4 کرێکار بە ڕووداوی کەوتنە خوارەوە کۆچی دوایان ساڵی پار 2024 ژمارەی تقریباً 26 تا 27 کرێکار کۆچی دوایان کرد بە هەمووی بە کارەساتی کەوتنە خوارەوە و چەند شتێکی تر ئاگرکەوتنەوە ئەمانە چیمان کردو ئێمە لیژنەی تەفتیشیمان هەیە لەگەڵ قایمقامێتی سلەیمانیە ئەو لیژنەیە پێڵێن لیژنەی سەلامەتی کرێکار ئەگەڕێن ڕۆژانە بەشەن بۆ شوێنکارەکان تەوجیهاتیان هێنێ تعلیماتیان هێنێ شتیان تێدەکەن ئەگەر پێشتریش پیان وترابێت و کەم تەرخەمینکەن سزایانێن سزای مادیانێن سزای داخستنیانێن سزای وەرگرتنەوەی ئیجازە و مۆڵەت و ئەمانەیان ئەکەن یعنی ئەو لیژنەیە بەردەوامە بەڵام هوشیاری
کرێکاریش شەرتە ینی خۆمان چەنەها جاچوونە سەر پرۆژەکە بە کرێکانەکەمەوە تۆ کاکەجیان چۆن بە نعلەوە تۆ ئەماکەی ئەڵێ من پێڵاوە ناتوانم ئەبتان نابێت داخل ئەو ئینکاری کردووە ینی بەڵێ خەتاکە جاری وایە ئەکەوێتە سەر ئەوەی کەوە ئایا ئەو کرێکارە چەند وشکارە چەند ژیانی خۆی خۆشەوێ ئەبێ پابند بێ وە خاوەنکارەکە ئەبێ زۆر 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 سوور بێ لەسەرەوەی کە ئەو ڕێنمایانی سەلامەتی کرێکار جێبەجێ بکە مەسەر کاچێتە سەر ئەسکەلەیەک باڵەخانەیەکی بیزنهۆمیایە مەفروض دەخۆی بەسێتەوە چونکە ئینسان لەحزەیەکە جێئاگاییەک وەکەوێتە خوارەوە و گیان لە دەزەیە پێداویستیەکانی سەلامەتی کرێکار هەیە چۆن بۆ هەموو پرۆژێ هەیە بەڵام تا چەند بەکارهێنن ئەوە کەوێتە سەر خاوەن پرۆژەکان کا بێ پێویستە لەسەر شانیان دوایی نێن بە ئەژنوی خۆیانە وەڵا و کوڕەمان لە دەست دەرچوو کە سوکاری بێ داوای پارەی لێ بکە و سڵح بکەن و باشە کاک فاروق ئەوەنەی کە بەڕێستان ئاگادار بن لە سەندیکا زۆرترین ئەو ڕووداوانەی کابێتە هۆکارێک بۆ گیان لە دەستدانی کرێکار زۆرتر پەیوەندی بە چیەوە هەبووە زۆرتر چیرۆکەکان چیرۆکان هەمووی بە ئیهمالیەوە بووە بە ئیهمالی یەک لە کرێکارەکە کە مەسەرەن زۆربی کەوتنە خوارەوەکان خۆ دەزانی ئینسان ئەگەر خۆی نەبەستێتەوە جوڵەیەک ئەسکەرەیەک بورغویەکە بەرە بێ شل بووە یا خۆی لە داڵغەیەکە یا حرەکەیەکی ئاوابی تەوازنی تێک چێ ئەەکەوێتە خوارەوانیە ئەوەی چێ لە هۆکارەکان زیاتر لە باڵەخانەکان ینی زیاتر هین بووە کاک فاروق چەند گرنگە کرێکاران ببنە ئەندام لە سەندیکای کرێکاران ئێوە داکوکی لە مافەکانیان نەکەن شوێنەکەی بۆچی کرێکارێکە بێ بە ئەندام لای ئێمە من کرێکارێکە لە پرۆژەیەکە ئیژەکات ئێمە مەحامیمان هەیە متە دوای کێشەکانی یەکەوێت ئەمە کرێکارانەشە گرێتەوە کە خاوەنکاریان نییە لەسەر شەقامەکانە نەتوان بێن بڵێ ئەوانە کرێکاری بیناسازی یعنی ئێمە ڕۆژانەی کێشەمان هەیە یەن بۆ لامان سکاڵاکەن بەڕاستی بە دەنگیانەوەیین و زۆربەی کێشەکانمان بۆ چارەسەر کردوون لەگەڵ مەخاولە سانەوەیەکان یا لەگەڵ کۆمپانیەکان یان لەگەڵ خاوەنکارەکانیان و نییە مەشاهیدی ڕۆژانە و پارە و کەم و زۆر و سەعاتی کار و جوانی ئیش و ناشرینی ئیش و ئەم جۆرە کێشانە ڕوومان تێیەکە ئەمەش بە دەنگیەوە چین و بۆمان جێبەجێ کردوون کاتێک کە کرێکارێکە بێ بە ئەندام لای ئێمە کۆمەڵێک یادی سندیکایەکی گەورە لە پشتێوێتی هێزیەکە لە پشتێوێتی دیفاعی دێکات ئەوانی کەوا هەندێک جار پێویستی بە مادەی یاسایی هەیە ئەمە پارێزەرمان هەیە بە خۆبەخشانە بۆ کرێکاران پاریان لێ ناسن چەندها جارە چێ بۆ دادگای کار بەشێک لە مەحکەمە شوێنەکەی بەشێکی پێڵن دادگای کار تایبەتە بە کێشەی کرێکارانەوە زۆر باشە کاک فاروق بە باسێک لە کرێکاری ناوخۆ بیانیش بکەین ڕەنگە زۆر کات ئێمە هاوڵاتی باز لەوە بکەین یاخود کرێکارەکان خۆیان گلەی ئەوە بکەن بڵێن ئەوەنەی کە کار ئەدرێ بە کرێکارێکی بیانی نادرێت بە کرێکارەکانی لای خۆمان ڕەنگە زۆر کات ئێمە هاوڵاتی ئەومان بەدی کرد بێت کرێکارێکی بیانی ڕەنگە بە موچەیەکی کەمتر لە چاو یاخود بە بڕەپارەیەکی کەمتر لە چاو کرێکارێکی ناوخوا بێت کاروبارەکە و بۆ ڕایکە ئێوە لەسەر ئەم بابەتە چیتانەیە ئێوەکو سندیکا تا چەند هەوڵی ئەوەتان ناوە بۆ کرێکارانی ناوخۆ زۆرتر کاریان دەستکە یاخود هیچ جیاوازیەک ناکەن ئێوە لە نێوان کرێکاری ناوخۆ و کرێکاری بیانیە بەنسبە کرێکاری بیانی تاوان ئێمە کار هەر کرێکارە لە هەر شوێنێ بێ بیانی بێ یاخود خۆماڵی بێ کوردی کوردستان بێ یای عێراق بێ بەڵام بەداخەوە ئەتما خۆشتر بوو ئەو ڕێژە بێکاریی کە لە کوردستان هەیە بە تایبەتی لە عێراقا ڕێژەیەکی بێکاری زۆر هەیە بیانیەکان کرێکاری بیانی ئەو فەراغیان بۆ بەجێنێشتین ئەوان پڕیان کردوێتەوەگە کارەکان زۆرن ینی ڕێژەیەکی زۆر لە کرێکاری بیانی لە پرۆژەکانە ئیژەکەن تەمان چەند هۆکارێکەیەکەوە ئەو کرێکارانە ماونەتەوە لەوێ یەکەم ئەوان بە نرخێکی کەمتر ئیژەکەن بەڕاستی ینی ئیشە قورسەکانی ژەکەن مەسە سێری کرێکاری ژینگە پارێزی ینی بۆ ئەوان بە نرخی کەمتر ئەیکەن هۆکارەکەی چێن سا پێ دەڵێم بەنسبەت پێشتر کرێکارێکی زۆری عەرەب
بە تایبەتی سونەکان هاتبوون لە کوردستانەوانێ گەنجێکی زۆر ئەو ژینگە پارێزی بڵین پاکردنەوەی خۆڵ و خاشاکی گەڕک و شار ئەوانەیان کرد ئیستا شەر ئەوانەی کرد زۆری بە سیارەکانیان کوردەکەی خۆمان نایکات یان لە ڕووی کۆمەڵایەتیوانی هەنێ جار کاتە بەشێکشی خەتای گەنجی خۆش تەمەڵیەوە پێعیبوونە بەڵام چێدا ئەوروپا هەموو جۆرە ئیشێکەکە بەڵام لە وڵاتەکەی خۆمانە پێعیبەوە یعنی هەموو کەس و کارمانەیە لە ئەوروپا لێ پرساڵێ نەمەتامێکە چاچیم ئیژەکەم نازانم بۆ دیگاردە چییە هەموو شتێکەکەن لەوێ بەڵام لە وڵاتی خۆمانە پێیان عیبە ئەمە جۆرێکە لە ناهوشیاری ئەو گەنجانە ئەگەر وشار بێ ئینسان واعی بێ یعنی شخصێتی ئینسان بە ئیش جوانتر ئەبێ ناشێ ئەمە ئەو بەنسبەت کرێکاری بیانی و باسمان کرد ئەمە یەکێک لە هۆکارەکانی ئەوەی کەوا گەنجی ئێمە ئەو ئینە ناکەن دووەم ئەوان هەموو ئیشێکەکەن سێم هەنێکیان بە تایبەتی لە شوێنە تەکنۆلۆژیاکادا وەکو کارگا ئەوانی کە تەکنۆلۆژیای تۆزێ پێشکەوتوو عنی ئیشی ئاسن و ئەلمنیۆم و هەندەسی میکانیکیەکان و کارەباییەکان هەنێکیان فەنین یعنی مەهارەیەکیان هەیە ئەوانەیەن ئەوە پێشکەشەکەن بەڵام خەڵکی لای ئێمە مەفروضە سوودمەند بندە و مەهارەی ئەوان و عەقڵەی ئەوان مەفروضە خاوەنکارەکان خەڵک چەند کرێکارێ بکە بە بەردەستیان بۆی شارەزا بن بۆی کە بەیانی ئەو ڕۆژتەوە ئەم کرێکارە بتوانێ هونەری بێ فەنی بێ لەو کارە توانەکانی ئەوان بکە سوود بگەێت سیارێکی ترە لا دەستکردم لای خۆمان کرێکارەوانی کە لە کەرتی تایبەت کارەکەن هیچ خولێک ڕاهێنانێک شتێکی وایان بۆ کرێتەوە کۆمپانیەکە ئەیکا خاوەنکارەکان ئەیکەنیان وەکو بەڕێوەبەری کار و کاروباری کۆمەڵایەتی وەزارەت ئەمانە چاوێن لەسەرە خۆی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی یەک بینایی گەورەی کردووە ئەوە تا لای عەدووە گەر شارەزاوی ئینی بەگەڕخستنی کاری پێڵێن ئەوە لەوێ یعنی وەکو نازانم ئەگەر فێری پیشە جوارا عەدادی سەناعە بەشی میکانیک و کارەبا و تیجار نەجارە و ئەمانەی هەبوو لەوێش هەمان دەورە بۆ کارەبا بۆ خەیاتی بۆ زائیدەن پیشەکان شتی وشیاریش لەسەر سەلامەتی لەسەر زەمان لەسەر ئەمانە چەند مامۆسایەکێ دەست دەڵێتەوانێ ئەمانە کە تەخەڕوجەکەن لەوێ بڕوانامەیەکیانێنێ ئەو بڕوانامەیە توانێت لە موشانەکە خۆی کار بکات و یا بێت بە کرێکاری ئەو شوێن زۆر باشە دەست خۆش بێ کاک فاڕۆق ئەمڕۆ بەهۆی جژنی کرێکارانەوە لە زۆرێک لە وڵاتەکان چالاکی جۆرا و جۆر ئەکرێت بۆ ئەم ڕۆژە ئێوەکو سندیکا هیچ چالاکیەکتان هەیە ئەمڕۆ بۆ کرێکاران بەڵێ وڵات چالاکیەکەی ئێمە نسبەت هینێکمان هەیە خانمانمان ئەوانی دەزڕەنگینەکان معرەزێکیان کردوێتەوانە لە پارکی ئازادیە سوپاسی شارەوانیەکەن کە ئەو شوێنەی بە تایبەت بێت بێ بەرامبەر یا بە ئێمە ئەوەمان هەیە ئینیش لە ناو سندیکا ئینێکمان دروست کردووە کوا بۆ پێشوازی ئەو کەسانی کەوا یەن سەردانمانەکەن و پیرۆزباییمان لێەکەن ئینیشی ڕۆژنامەوانیشمان هەبێت کۆنگرێکی ڕۆژنامەوانی لەوێ بەیاننامەمان هەیە خوێنینەوە داواکاریەکانمان لە حکومەت و بۆ کرێکاران و یعنی بۆ یادەکە ئەو باتەکەی ئەندامی لقی سندیکای کرێکارانی کوردستان زۆر سپاس زۆر سپاس بۆ ئامادەبوونت مادوو نەبی دەستخۆش ئومێ دەکەین ساڵانی بێتەوە هیچ ئامارێک نەبێت بەهۆی ناهۆشیاری یاخود بەهۆی ئەوەی کە ئەو بابەتانێکی بۆ سەلامەتی گیانی کرێکارانە ئەوان بەکاری نایەنم بۆی ئەم بابەتانە هیچ کرێکارێک نەبێت کە گیان لەدەست بات.